سوێن بەخوا هیچی بۆ ناگا کە تۆ وەکو مامۆسایە لە پیشەکەی خۆتە خاوتنێنی هەتاکو نێمانکە بە گرێبەست یا هەتاکو نێمانکە بە هەمیشەیی تکا سەفەرهان ئەم پەیامە بخوێنێتەوە پاش چەند ڕۆژێکی هیچمان بۆ نەکراوە ئەوەی کە ئێستا کراوە پێشتریش هەر ئەکرانی ئەگەر بۆ ئەو بۆیە ئێمە نەهاتینە ئێرە ئەگەر حکومەت نێزی پاک بۆیە ئەوەی کە ئێمە یعنی شتی زۆر سادە و هین مەخسۆتە بەردەستی کە لە توانە حکومەتە هەیە بەڵام ئەو خۆی نیەتی ئەوەی هەیە کە شتەکە نەکە ئەنا ئێمە وتمان ئەو 400,000 کە ئێستا ئەو داینا بەوە ئێمە بکات بە گرێبەست کە حتما کە نیازی پاک نییە بۆی نەیکردووە ئێمەش بۆ ڕازینی و بە هەموو جۆرێک ڕەتیەکەینەوە کان ئەگەر بورمە ئێمە هەر یەک شتمان ئەوێ ئێمە ئەمانوێت دا بمەزرێن ئیتر بە گرێبەست هەیە بە هەمیشەیە دا بمەزرێن ئێمە وتمان ئێستا ئەو 400,000 بەحساب بۆ ئێمە بڕیوەتەوە ئێمە ئەڵێن ئەو 400 بۆمانکەم یاین دامان بمەزرێن بۆ 400 بەڵام ئەو کە نایە دا و نامەزرێن ئاڵێ کردومە حتما ئەوە نیاز نییە لە کاتی خۆیان بدا هەموو شتێکی لەگەڵ ئەو 400,000 پێگرێت نوێمە بەلاف و گەزاف حکومڕانی بزانن ڕۆژمایەکان هیچ دڵخۆشکەر نەبوو بەڕای ئێمە لەبەرەوەی هەر هەمان شتەکە من خۆم 24 ساڵێمەوە ئەو بڕەپارە وەرەگرم کە ئەوان بە ئێمەیاندا و کردوانە بە مەقتوع ئێمە ئەمانەوێت دابمەزرێن یعنی ناومان لەژێر ناوی وانەبێژ لاتچێت اینجا ئێمە مەقتوعمان نابێ و خۆخیرمان پێ ناکەن من خۆم ئەگەر بەو قسەی ئەو بێ من خۆم 385,000 وەرەگرم کە 24 ساڵێمەوە یعنی من بۆچیمە ئەو بیکا بە 400,000 و ئەجا دوای ئەوەش هەر بەوانە بێژی بمێنینەوە ئێستا ئێمە ڕۆمان بێ بڕۆینەوە بۆ مەکتەب بڵین چی بەوە تەلەبەکانمان بڵین چ دەستکەوتێکمان دەستکەوتووە بڵین ئادی چۆن تەلەبەکانمان بێدەنگکەین بڵین داوای مافی خۆتان کەن کە لە کاتێکە ئێمە مافی خۆمان وەرناگرین خاڵەتێکم هەرێمەی ئەوش کەسێکە بەرپرسی وڵاتەیە ئەم داوایە ئەڕۆ ئەم داوایە